شتێک هەبوو لێرە کە هاتین ڕسمێکی مام جەلالیان داناوە و من لەوێ ڕسمی مام جەلال نابێت کەسی لابێ داواتان لێ کەم پێشەوەی من ئەم هۆڵە بەجێ بەرم ڕسمەکەی من لابن. ئەمڕۆ لە خانەقین باڤڵ جەلال تاڵەبانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان لە نێو وتەکانیدا باسی لەوە کرد کە هاتووە بە خانەقیندا لە نزیک جسری ئەڵوان کە ئەم جێگای ئێستا منی تێدام وێنەیەکی بینیوە وێنەکە بەڕێز مام جەلال و بەڕێز باڤڵ جەلال تاڵەبانی سەرۆکی ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان لە وێنەکەدا بوون. بڕیاریدا هەر لەوێدا باسی لەوە کرد کە گلەی هەیە لە مەڵبەندی خانەقین کە ئەو وێنەیە وێنەی بەڕێز مام جەلال لە تەنیشت یەکدانراون. داواکاری هەبوو کە هەر لە هۆڵەکە دەرنەچێت وێنەکە لا بدرێت و وێنەی بەڕێز مام جەلال دابنرێت. ئەم جێگایەی کە منی دێم ئەمە جێگای ئەو وێنەیەیە. من کەمێک پێش ئێستا لەگەڵ بەڕێز شێرکۆ میروایز بەرپرسی مەڵبەندی خانەقین قسەم کرد کە ئەوان چیان کردووە بە مەبەستیەوەی کە قسەکانی کاک باڤڵ ئەو باسی لەوە کرد بەڵێ ئێمە دەست بەجێ لەسەر قسەی کاک باڤڵ کە لە نێو وتەکانیدا و لەو نێو وتارەکەی لە خانەقین ئاماژەی پێکردووە ئێمە هەستاوین وێنەکەمان لاداوە و وا بڕیاریشە لە جێگایی کە لەو جێگایی کە ئێستا منی لێم وێنەکە دابنرێتەوە و وێنەی بەڕێز مام جەلال بە تەنها دابنرێت لەسەر قسەی بەڕێز باڤڵ جەلال تاڵەبانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان.